سەرەتا کە بڕیارمدا سەردانی یەکی لە گەڕەکەکان بکەم کە زیاتر بە گەڕەکی کە سوکاری ئەنفالکراوە ناسراوە پێما بوو نمونەیە لە چەمچەماڵە لە خزمەتکردنە بەڵام کە هاتمە چەمچەماڵ بۆم دەرکەوت نەخێر نمونەیە لە بێ خزمەتگوزاری پراوێت خستنیدا ئەمەی دیبینن ڕێگاوبانی گەڕەکی قادرکەرەمە کە گەڕەکەکە بە گەڕەکی کە سوکاری ئەنفالکراوە ناسراوە بەڵام وەکوڵێ بۆ ڕاوە ماسیە بێ ڕاوچەکانیشی تیا بکەن ئەوەندە چاڵ و چۆڵی تێدایە لەگەڵ مابن لەگەڵ کە سوکاری ئەنفالکراوە قسە دەکەین و باس لە خزمەتگوزاری سەرەتاییەکان دەکەین لە گەڕەکەکانیان فەرموو. خەفەتی بێباکیان حکومەتە ئەی نە دەربەستمان تێ نە هیچمان بوو ئەکان نە خزمەتگوزاریەکمان بوو ئەکان نە ئاومان مەعقوڵە 20 ڕۆژداری ئاوت پێ. دوسێ جا خۆم بەم نابینای ڕمەلای شارەوانی تەلەفۆن بۆ شارانێکی بۆ هەموو شتێک کردومە ئەم جادەمە بۆ خۆ جادوگە بەرچاو وێرانە هەمووی زوڵمی لەکرێ غازە ئاوە جعدەیە کارەبایە گشتی سفرە تۆ ئای گۆبتەپە چەمچەماڵە 30 ساڵە دەسی بەم خەڵکەکەن بڵێن لەبەر خەسووم باسی ئەنفال ناکەین نازانێ بەیانی یادی ئەنفالە ئەبێ باسی نەکەین نە تەلەڤیزیۆن هەڵکەین نە باسی بکەین لەبەرەوەی زۆر ئازارە چێژێت. باسێکی ئەوم بۆ بکەی جەنابە چەند کەس لەو دووش و برام و پیاوم و ئەنفالە دوای ئەنفالەکە خزمەکارێت تومبی بزانیوە چ حاڵێوە خاونم کردە وە ڕەزالەت ئیستەیشە کوورە هەر ڕەزالەتی خۆت هەم باوک بووی هەم دایک بووی هەم باوکم هەم دایکم ژنە ئەنفال گشتی باوکیش بی و دایکیش بی ئەرە بەخوا هەتارە ڕامانە کرد ئێش و کارمانە کرد وەک زەلام ئارە بەو خوایە ئێستەیشەوە حاڵمانەوە نەدێتیم لاتە گشتی خەفەتەوە جاوای لێمان کرد قوربانت خەفەتی بێباکی ئەم حکومەتەش خەفەتی بێباکیان حکومەتە ئەی نە دەربەستمان تێ نە هیچمان بوو ئەکان نە خزمەتگوزاریەکمان بوو ئەکان نە ئاومان مەعقوڵە 20 ڕۆژداری ئاوت پێ ئەوێ و ئەوێ ئێستا گشتی لەیرانە خڕکدا هەچڕ کاتێ زوو بێت 15 ڕۆژدارێتی 15 ڕۆژار ئارە بەخوا 15 ڕۆژداری ئاومان تێ ناچارە بن بە مۆرجی زستانە ئاو بکڕن ئەرۆڵا خەڵگشتی ئەکڕێ خەڵک چی بکە ئەڕوا خەڵگشتی مەجبورە ناچارە ئاوە کڕێ ئەرە بەو خوایە ئەی خەڵک چی بکە خەڵک ئاوە چێتە ڕێوە هیچیان بۆمان نەکردە نەوەڵای حکومەتی چی بۆمان نەکردە بڵێمە ئیشەی بۆمان کردە و مەمنونین بەخوا معاشەکەمان ڕەندەنی معاشەکەمان 40 شەو جارێ 2 مانگ جارێ بە حەیاتی نایگەینە 40 شەو 2 مانگ جارێ ئەم زستاناتە ڕووی ئەغەڵەبە 3 مانگ جارێ دایەنە پێمان دەیاڵە 500,000 بۆ خێزانی 500,000 3 مانگ جاری چیت لێکە ها ئاوهانەتای ئیتر بەخوای تر قسەم بۆ ناکرێ باوکەکەم ئیشەڵە دایە داواکاریەکانتان لە چی و چیا خۆی بینێتەوە وەڵای وەکو چی بڵێن داواکاریان داواکاری زۆرە باشە ڕێگاوبانەکەتان ڕێگاوبانەکەەوە تاو بەرچاو ئەوە تا سیریگە تا سووریگە ئەو تا بەرچاوتە جادەگەی وێرانە ئاوەکەی کات خۆی نییە جار وایە 15 ڕۆژجارێکە 13 ڕۆژجارێکە ئاوەکەی ینی هاوینانش گرفتانێ و سانەش گرفتمانێ ئەم زستانە بەڕاستی گرفتمانە بوو لە ئاویشەوە لە ئاویشەوە جار وایە گەوتە 14 ڕۆژجار خۆ ماوەسەنم قەنەعەتی پێگە خۆ ماوەسەنم بە مۆرجیزان ناوە بەم زستانە ئاوسەنەوە ئەم ئاوەی پێشنە ئاو داهات و ئاوسەن جەنابەت دانیشتوویەکی لە گەڕەکان کە قادرکەرەمە گەڕەکە بە کەسوکاری ئەنفالکراوە ناسراوە زۆری ماڵی شەید و ئەلفال هەیە زۆری پرسیار گەوتا عەبدوڵەقابی و تاوە سێمە پیاوی ئەلفالە ئەوە تا پیاوی پێشمەرگەی مردوو ئەوە تا ژنە ئەلفالە گشتی زۆر تا ژنە ئەلفالە و بەرەوەتای گشتی زۆری شەید و ئەلفالە تر وەکو داواکاری داوامان لە حکومەتەیە تر چایە بەم کێسا بخشێنێتەوە خۆزانی ئێستا چواردەی چوار و بەرەو یادی 38 ساڵی پرۆسی بەناو ئەنفالە بچینەوە بەڕاستی ئێوە دروشمدان بۆ چێکەوە دۆخی ژیانتان بێت یادکردنەوەتان بۆ چی ئەوە خزمەتگوزارێکان بێت وەڵای یادکردنەوە چی یان نازەم چی بڵم یادکردنەوەکو چی بڵم وەکو یادکردنەوە تۆ ئینسان ئەبێ یەکەم شت ئینسان میلەتەکەی خۆی لەسەری هەموو شتێکەوتە ئەبێ میلەتی خۆی خۆشە حکومەت دەبێ میلەتی خۆی خۆش بێ ئێوە لە ماوەی ڕابردوودا هەوڵتان داوە لەگەڵ شارەوانی قسەتان کردەوە بۆ خزمەتگوزارەکانتان بۆ باشکردن بەڵێ گیا من ئەو جعدەیان کرد ئەو جعدەی لای پاسەکان دوسێ جا خۆم بەم نابینای ڕمەلای شارەوانی تەلەفۆن بۆ شارانێکی بۆ هەموو شتێک کردومە ئەم جادەمە بۆ خۆ جادوگە بەرچاو وێرانە خۆم وەکو کەسێکی خاوەن پێداویستی
داوام لە شارانی گرتی هەردیان قیرەکەم قیرش نەکرد ئەبوو ئێوە جیاوازتە من لە هەموو گەڕەکانی تر باڵێ گومانیتیانی ئینسان ئەبێ جیاوازتر لە هەموو گەڕێت لەبەرەوەی چەماڵ زۆرنەی ئەلفال و شەیدی باش کە بەڵام گەڕەکەی و لە گەڕەکانی تر خراپترە گومانیتیانی هەتا شتێک بە بەرچاودا خۆ دەیبینی لە ڕووی کارەباوە لە ڕووی بیئاویەوە لە ڕووی پێماعەشیەوە لە ڕووی خزمەتگوزاریە هەموو شتێک دیارە بەرچاوت لەم گەڕەکە گەڕەکی کەسوکاری ئەنفالکراوانە جەنابی شێبینم لەگەڵ کچەکە تا ئەمە درێژ بێ جانداقی بۆڵەگەی بەرە قوتابخانەوانیە لە قوتابخانەیە زۆیان بەرە قوتابخانە لە قوتابخانە دێنەوە لە قوتابخانەی ڕێخوا لەش ساغ بێ ئەم گەڕەکە گەڕەکی کەسوکاری ئەنفالکراوانە ئەبوو لە هەموو گەڕەکەی زیاتر خزمەتگوزاری بۆ بێ بەڵام بەداخەوە نزیکەی 8 ساڵە لێرەم پێشتر چۆن بەجێمێشتۆ هەر نەفسشتا یان هیچ گۆڕانکارێکی لێ نەکراوە داواکاریکاتان چییە خواستی ئەوە چییە وەڵا خواستی ئەومان هەیە کە ئیش بۆم گەڕەکە بکرێت بۆ چماڵیش بەگشتی ئەمە نمونەیەکە بەعام تو خۆتە زای وەسی ئاو چۆنە بەم زستانش ئاوەکردن وەڵای ئاوەکڕین بەم زستان بەم زستانش ئەتە جارە 12 ڕۆژ جارێک 10 ڕۆژ جارێک ئاو دێت ئەی هاوینان هاوینان 13 ڕۆژ جارێک ئاوای باشە ئەبینم ڕێگاوبانەکەشتان خراپە لە ڕووی خزمەتگوزاری زۆر خراپە یان هیچ خزمەتگوزاریشی بۆ نەکراوە بڵێ وەک شارەکان دیکە باش یادکردنەوەی تر بە ئێوە چی یعنی چوار یاد بکرێتەوە و دووبارە برینێ خەڵکە بکولێنرێتەوە کە چی کە سوکاری ئەنفالیش لەم دۆخا بژی هەر ڕەمزە بۆ ڕەمزیا دەکرێتەوە یان هیچ ئیسفادەیەکی نیادکردنەوەی ئەنفال نیەتی دەبواە لە هەموو شارەکانی کورسان باشترین خزمەتگوزاری بۆ بکرێبایە پێت وایە ناتوانن بیکەن یان نایەنەوێ خۆیان نانەوە بیکەن ئەناکردنی ئاسانە یعنی ئێوە واستان لە هەنێ بابەتی سەرەکی هێناوە ئێستا داوای خزمەتگوزاریەکەشان دەست ناکەوێت دەست ناکەوێت ناکرێت ئێستا لە شەمشەماڵا بڵێ خراپترین گەڕک لە ڕووی خزمەتگوزاری وەڵام قادرکەرەمەکانە بەڵێ لە ڕووی هەموو شتێکەوە لە ڕووی ئاوە لە ڕووی خزمەتگوزاری هیچ احتمامی پێ نەدراوە بە زستان و بەهاوینی شەبێ ئاو بکڕن وەڵای ئەوێ ئاو بکڕن ئیسا منەوە ماڵمە دوێنە ئاو هاتە عنیوە کارەبای مۆلیدا هەرچی گوڵۆ بکوژاوەوە ئاتەنکی ئاوم پڕ کردە یعنی 10 ڕۆژ ئەگەر ئەو چێک تەقا وەڵاهی بەش 4 ڕۆژ 5 ڕۆژ دوای ئەو بکڕی دوای ئاو بکڕم خولێ لە وەرزی زستان ئاو بکڕی وەڵا ئەبێت وەرزی زستان و بەهار من بەهارەکە زستانەکەمانەوە درێژ بۆتەوە ماشەڵڵا وەڵا هەر ئەڵێن بۆمانەکەنە تر نازانین تا ئیساکە هیچ دەنیشینی هەر ئەڵێن پرۆژە ئەوتان بۆ کرێت وەزدان لەگەڵ بێ ئاوی و مەسەلەی ڕێگاوبانە چۆنە وڵا ڕێگاوبانمان باشە بەس ئاومان کەمە ئارە وەڵا ئەومان کەمە کاکە ئاو درەنگتێت زۆر درەنگتی ئاوەکەمان ئارە وەڵا لە 15 شەو جارێ لە 10 ڕۆژ جارێ ئاشمان بەم وەرزی زستانش 2 ساعت شەیدات ئارە وەڵا بەم زستانش یعنی ناچار بوون ئاو بکڕن ئارە وەڵا هەمستەم ڕاوەکڕین چۆن ئارە وەڵا ئاوەکڕین و ئاو بکڕ بە پاریش دەست ناکەوێت مەکتەبەکە دوور نییە مەکتەبەکە بەرە وڵا دوورە ینی مەکتەبەکەشان دوور نە بازاڕەکەی لەو سەرە بێ هەمووی ئاوە یارمەتی مناڵەکەی باوتا دڵم ژانە کاسمە فیریوەی تێنمەوە ئەگەر نزیک بۆە پێویستی ناکرا هەرڵانزیبا خۆی ڕۆشت خۆی هاتەوە دوورە مەکتەبەکەتان ئاڕۆڵە چەندێکە پێچێت تاگەی وڵا دەداخ دەدەقە بە پێ ئەو داکتەڵە 20 دقەشی وڵا هەموو جارێچم زۆرم شو پێێتێ باشە ئەی دایکە مجارە یارمەتیدا جا ئێستا کاتی نان ئامادەکردنیشە ینی بێ وازدەوە بینی هەوتا چێسمەبانە جێ بێشتەوە هاتون پیری کچەکەم هەموو ڕۆژێک ئاوا ئەبێ بچیتاوەدە هاوسەکان مەس بە سارەی بن ئەتێنەوە ئابەیەکی بۆی هەڵگری ئەڵێدای ناتوانم خدای وەرە پیریمەوە 20 دقە ڕێ مەکتەب واتە مەکتەبیش نییە ناوگەڕەکە باشە ئێرە کە سوکاری ئەلفالکراوان ئەبووە لە هەمووی زیاتر ئاوڕی لێ بدرێت هەموو خۆم چی کە سوکار مێکشتێن فالە خۆم ئەرەوەڵا خۆم 26 دەلام منفالە 26 خۆت شاڵاوەکە نەکەوتی یعنی دوایی نەخۆم لە ناو چەمشەماڵە نەبووی ئەو کاتە ئێمە لە حقا دەکەرەمین لەن ئەو کاتە بەبەستم کاتی پرۆسی ئەنفالەکە جەنابەت خۆت لە گوندەکەی خۆتان بوو یان لە گوندەکەی خۆتان نەبووی لە گوندەکەی خۆمان بوونیە مەتر هاتینە قادرکەرە ئارە وڵا هاتنە قادر ڕاگوێسران ئارە وڵا
براش ئەنفالە ئارە وڵات دوو برا منفالە سێ خاڵ منفالە دوو زاوە منفالە هەموو کەسکارم هەمووی ئەنفالە نەبوو ئێوە بە باشین شێوە خزمەت بکرێن لەبەر ئەوەی ئاوا کە سوکاری بێ خزمەت بکرێن بەس هیچیان بۆمان نەکرد نەوەڵا هیچیان بۆمان نەکردووە کاک هەموو چوارێکیان یادیەکەنەوە بریندانە کولێنەوە کەچی خزمەت گوزارەکانشتان هیچ نییە ئەرە بۆ خۆیان چی یادیەکەنەوە ئیتر من حوسێ ڕۆژە 4 ڕۆژە 10 ڕۆژە هەرە گریم ئەرە بۆ خۆیە یاسکوسکیان فالەکە دێنم هەرە گیرم ئێسکەکانیان پرسکیان گەڕایەوە کە سوکاریان نا وڵی زۆر گەڕیاوە تا بەزی من کەسکارمان خۆمان نەناسێتەوە لەبەر فەحسی دیئێنەی نەکراوە ئەرە وڵی من کەسکار خۆمان نەناسێتەوە حیات هەموو ساڵی ئەم بریناوە ئەکولێتەوە ئارەوەڵا هەموو ساڵێ برینمانە کولێنەوە تری هەرە گرین ئەرە بەخوا دوو ڕۆسێ ڕۆسەرێکم هەنانواشم پێ ناخورێ لە حیبەت کەسکار و ئەنفالە هەموو ماڵێک لەم گەڕەکە ئەوە قوربانی هەیە هەمومان هەیمانە ئەم ماڵی هەمووی ئەنفالی هەیە ئەو ماڵە ئەنفالی هەیە ئارەوەڵا باز من خۆم زیاتر لەم گەڕەکە من زۆر کەسکار منفالە جەناب زۆرترین کەس ئەنفالە ئارەوەڵا کەسکارم زۆر ئەنفالە هەمومان ئەنفالمانێ بەس من کەسکارم زۆر ڕۆیشتووە 26 کەست بەبێ ئەوەی هیچ فەحسێکی دیێنەیشی لێ وەرگیرای بۆی ئێسکوپروسکی کە سوکارەکە بدۆزیتەوە نە بۆ خوا هیچیان بۆمان نەکردە حیاتەکە هەوڵتان داوەکایتان کرد وڵی من خۆم چونکە کەسکارەکەم سە زیادێنێ کەسکارەکەم لە شۆڕژە لەو بەر و کەسکارەکەم لە کەرکووکە و بەزم خۆم شوم کردە گەرمتان کەوتنم گەڕەکەەوە خۆ خۆی سەلامەتەکە ئینشاءڵڵا یاخوا بەخێر بوورە برینمان کولانی یاخوا سەلام چاوەکەمی قوربان چاو خۆش بێ فاکراوان لە گەڕێکیان کە خزمەت گوزارەکانی وەکو پێویست نییە ڕێگاکەتان چاڵوچۆڵی و گرفتی ئاویشتان هەیە ئەم گرفتانە پێت وایە لایەق بە کە سوکاری ئەنفالکراوانە سەرەتا بە خێراتنتانەکەم وڵی لە ڕاستیدا ئێمە کێشەمان زۆرە یەکەم کێشەمان ئاوەکەیە یعنی بەم زستانە ئێمە 15 ڕۆژ جارێ ئاومان هاتووە ئەوە ئاوەکە خزمەت گوزاری وڵی ئەوش جەعدەوبانەکەمانە و ئیتر ئەو شوک پێویست نییە پێویست نییە نەوەڵا باش ئەوەی یعنی بڵێ شایەن بێ بە کە سوکاری ئەنفال نەکراوە هەموو ماڵێک لەم گەڕەکە پێم وا بێ ئەنفالی هەیە ئەنفالی هەیە ئێمە خۆمان بڵێم پیاوەکەم سێبرای سێبرای ئەنفالە ئارۆڵە کەچی لە گەڕەکی کاوێ بە وەرزی زستانیش ئاو بخڕێ ئاوی شەکڕین ئاروەڵا یعنی ستا لەبەر بڵێن لەبەر خەسووم باسی ئەنفال ناکەین نازانێ بەیانی یادی ئەنفالە ئەبێ باسی نەکەین نە تەلەڤیزیۆن هەڵکەین نە باسی بکەین لەبەرەوەی زۆر ئازارە چێژێت ئێوە پێویستان بە یادکردنەوە یان پێویستان بە خزمەتە وەڵاهی یادەکە یعنی باشە یادەکەیش باشە لەبەرەوەی سە مەسەن ئەو مناڵانە نازان ئەنفال چی ئەگەر یادەکە نەبێ ئەوە ئەکرێ بخرێتە مەنهەجی خوێندنەوە کە نییە وەکو پێویست وەکو پێویست یعنی ئەکرێ بکرێ بە مەنهەجی خوێندن ئەی خزمەت گوزارەکە تا چەند گرنگە وەڵی خزمەت گوزارەکەش گرنگە زۆر گرنگە یعنی خەڵکەکە خۆی کەم دەرامەتە ئەوە حاڵ معاشەکەیە یعنی ناتوانی هەمەسەلەن ئاوەکەت لێ بڕێتەوە ناتوانانی بیکڕی باش لەبەرەوەی زۆر پێویستە ئەیکڕی ئەگینا ناتوانانی بیکڕی موچەکەش وەک پێویست نییە موچەش پێویست نەوەڵا کواوەک پێویستە موچە وەکو پێویست نییە ینی خەڵکمان و کراوە زۆر یعنی هەنێ شتەی سا و مناڵانە حەزیان لە 1000 شتە بۆیان ناکەی ناتوانین بۆیان بکەین دڵیان ئەشکێنین یعنی ڕێزگرتن لە کەسوکاری ئەنفال ئەوەیە کە خزمەتی بکەین وایە وەڵا ڕاستەکەی ئەبێ ڕێزیان لێ بگرێت بەوەی کە یعنی شتێکیان بۆ بکرێت ئەو شتە یعنی بڵێ لایەق بێ بۆی کە ئەوان ئەو قوربانییان داوە خزمەتێکی ئەوتوی کە سوکاری ئەنفال نەکراوە وەڵی تا ڕادێک یعنی باشە بڵێ بەس یعنی ئێستا حالیان کێشەی ئاوەکە و یعنی مەسەلەن ئەم معاش و ئەم شتانە زۆرە یعنی کێشەی گەورەیە بۆ مێژوە بۆ کارەساتە خزمەت کراون ناوەڵا ئەگەر باسیەوە بکەیەوە هەرس کەم و کوڕی زۆر زۆرە لەوەوە ئابەدەن تەنانەت لە وەرزستانیشە ئاوەکڕن بێ قەزابیەوە قسە زۆر هەڵەگرێ تۆ مەمان جوڵێنە بە سوێن بەخوا قسە زۆر هەڵەگرێەوە بەڵام خەڵکەکەش لەگەڵ ئەوەیان مستحقە ئینسانە بێ بەیژدانەوە قسەکە خەڵکەکەشان قبوڵدینەکە ئەبێ قبوڵی نەکا بەڵێ لەگەڵتان قبوڵی حکومەت خۆی هەر نابێ بەر پرسیارەتێکە هەڵگرێ بەڕاستی هیچ نوێ کە سوکاری لە چەمچەماڵە پرسیارێک چ گەڕێکی خزمەت گوزاری خراپە وتیان ئەنفالەکان باشە کاکە یعنی ئەکری ئاوا بێ نەوەڵا ناکرێگە تۆ باسیەوە بکەیت وایە گەڕێکی قادرکەرەم نمونە بووایە
کاکە گیان ئەم قسانە هەر هەمووی کراوە قسە زۆر کراوە قسەکردن سوودی نییە قوربانە گوێ ناگرن ناوەڵە ئەبەدەن خەڵک باچی نییە حکومت باچی نییە خەڵکەکە مستحق شانی هەڵێک لێ قوربانە بم تۆ لە هاوینە 15-20 ڕۆژ هاوتەیاتێک خەڵق قبوڵێتی چ لەی زستان لافاوە بە خەڵق قبوڵێتی کارەباوە نییە خەڵق قبوڵێتی غازت نییە خەڵق قبوڵێتی ئەمانە و دەیانیکە والله بالضبط يعني زستانە ئاوەتان با و لە هاوینش ئەونی بخۆن بەڵێ بە دڵنیاییەوە پێت بەڵامیتر یعنی قسە زۆرە بکرێ بەڵام ئەو قسانش کە کراوە هەر هەمووی حکومت بێ باکە لێ کارەباکەشتان پێویستنی جاڵی چی کاکە چی نازانم چی باشە چی بڵێ ناخێت تۆ نازانم ئێمە من شخصی خۆم ئامادەکاریم نەکرد بۆ ڕۆبەڕمنی قسە ئەجێ بڵێ هەر گۆشەیەکی بگری هەر کێشەیە بەخوا دوو لە ڕوویەوە دوو لە ڕووی کەناڵەکەتان وەکو پیسیەک وایە چکۆڵیتیەکەی هەتا وەکو قسەی تیا بکەی قسە هەڵەگرێ کەم و کوڕی هەمووی کەم و کڕێ هەموو سێکتەرەکان وێرانەیە هەر هەمووی وێرانەیە ئارەوەڵڵا بێهیوان لەوەی حکومەتە بێتە سەرخەت وەڵڵاهی قوربان بێ هیوایشی یعنی حکومەت دەتوانێ بیکە بەڵام مەبەستی نییە یعنی تۆ تەماشاکە با من شتێکە پێ وڵێ ئەو غازەی سنووری قارکەرم و کۆرمۆر لە ماوەی مانگێک و وابزانم 20 ڕۆژا بە پێی زانێرەکان گەشتۆ لە سنووری رووسیا و لاولە تۆ ئاوی گۆبتەپە چەمچەماڵە 30 ساڵە دەسی بەم خەڵکەکەن یان ببوورە لە مەستیقەی دووەک و هەولێریش ئاویان لە ڕووبارەوە ڕاکێشا بۆ ناوێکەیەکی نیشتە جێبوون بۆ ئەوە توانن بەس بۆ ئەمەنان بەڵێ بەدڵنیاییەوە عین تۆ سەیریکە حکومەت دەیان و سەدان ڕاوێژکاری هەیە خوێندنەوەی بۆ خەڵکەکە کردووە ئەزانێ خەڵکەکە بەیایی چەندە بۆیە بەم شێوە ڕەفتارەکە خۆی لە حەقیقەتدا نابێوا بێ داواکاریتان چییە لایەن تۆ گرفتاری خەڵک غازی نییە و ئیتر ئادرکەرەمە خاستان نییە بەڵێ باشە ئەی لە ڕووی ئاوە چۆن هەرێکە بەش باش نییە باش ناوە باشە ئێوە نەبوو بە باشی شێوە خزمەت بکرێن ئەم گەڕەکە ناساوە بە گەڕەکی کەسوکاری ئەو ئیش ناکرێ بڵێ چی ئەو پرسیارانە دوایین لە حکومەت بکرێ وایە ئێوە ئەبوو لە هەموو گەڕێکی زیاتر خزمەت گوزاریتان بۆ بکرێت چووە کەسوکاری ئەنفاکراون لە چەمشەما پرسییم چ گەڕێکی وەسئی خراپە لە خزمەت گوزاریان گەڕێکی کەسوکاری ئەنفاکراوەکان قادرکەرە چەند خۆ وایە ئەوێ نمونە وایە تۆ بەسەی جادوبانەکان کە ئەوێ تەسویرکەکە ئەوێ تەسویر بەسێ و جادوبانە وایەنە ئیتر نازانی بڵێ چی ئەوە ئیش حکومەتەوە ئیشی ئەمەنی وایە حکومەت وەکو پێویست ئاوڕی لە کەسوکاری ئەنفال نەداوەتەوە ناوەڵا وەکو پێویست ئەگە ئاوڕی بداتەوە خەڵکەی ئاوی بەسەران نا مەبەستی نییان ناتوانێت من بە نمونەیەکی خۆمت بۆ باس من مواردی هەشتاوێک لە ساڵی هەزار سەلامەت بژی سوپاس لە بەر شاڵاوەکە کەوتی والله طبعا بەر شاڵاوەکە کەوتین بەس خۆم ینی برام زەرمەند بووە کوڕی خاڵم کوڕی مام هەمومان بڵێ باسی بیست و باسی چی بکەوت و مای دەمەشتاوێت موارد هەشتاوێکم طبعا لە ساڵی 91 و ئێرە ئاوەکەی وایە هەر چارەسەر نەکراوە چارەسەر نەکراوە هەیە بڵێم نییە بەس ئەوە هاتنە ماڵ هەیە لێ بەم زستانەش ئاوەکڕم ئەی طبعا وڵا خەڵکیەکەی ئاوەکڕێ ئاڕەوە یعنی گرفتی ڕێگابانشێکی دیکە لە گرفتەکان هەنێکیشتان هەستەکەم بە پاسات چۆغان تەلەبەکانتان مەکتەبتان دوورە واللهی تەلەبەمان هەیە مەکتەبی دوورە هەیشی نزیکەوە ئیتر لە ڕووی ئەوە کێشەمان نییە بۆ تەلەبە قەی ناگاگە با دوور بێ کێشەمان ئەوە کێشەمان نییە بەس ئاوەکە کێشەیە و غازەکە کەەوە دانەغاز دەوێت ئیشەکە حساب بکە و غازەکە پێما بێ چارەسەر کرا ئیسە دوایتر على سازڵێن ئەچێتەوە سەرتە نەبوو لەوە شاهد چەمچەماڵ جیاواز بێت چکە تۆ بەڕاستی دانەغاز لە سنووری چەمچەماڵە حساب بەس ئیتر ئەوە خۆتان نزانەوە ئیشی حکومەتە ئیشی هاوڵاتی نیە وایە ینی ئەوە گرنگ بوو کەەوە جیاوازیەکتان لەگەڵ داوچەکانی ترا هەبێت وڵا بەس ئیتر ئەگەر نەیشکری خۆ ئەو ئیشی حکومەتە کارەباکەمان باشە تەقریبەن باشە ئاڕۆ ینی ئەوەی کە گرفتی سەرەکیتان بێ ئاوە ڕێگاوبانە غازەکەش لە ماوەی ڕابردوواتن چارەسەرەکری غازەکەەوە بۆ کاتێکی نادیار ئەم بەزمە هەر بوو وایان ئاڕۆڵە ینی و بێ دەقیق ئەڵەی بەشکم ئەم ڕێگاوبان و ئاوەکەشان بۆ چاکن بەڵێ لەنەوە یەکۆم کێشی ئاوەر هەیە هەر هەبووە ئیتر بەس ئێستا کەم و زۆر ئێستا ئەگەر کەمیش بووەتەوە بە حکومەوەی ئێستا باشترە لە چاوجا بەس ئەو جا زۆر خراپ ئاڕڵی کە سوکارەکەی ئەلفال کراوە جنابیش هەر لەو چۆرچێوەی وڵی من دوو خاڵۆ منفالە دوو خاڵە بەڵێ هەروەڵا تەمەنی مەگەشمان سوور گەرمیانی سوور گەرمیان خۆ زانی گەشیم تا چەند لە خزمەت گوزارەکانی ئەم گەڕەکە ڕازی دووە لە چەشتمە ڕازی غاز نییە
ئەوە حاڵی غازە خۆت بین ئاوەکە تاوازی ئاویشمان هەر سفرە بەم زستانە خەڵک خنکار لە شارە زوو لە ئاوا ئێمە لێراکە لە خەرگل ئاوا خنکی لە بێ ئاویە لە بێئاویە لەوێ لە ئاو زۆریە لە ئاو زۆری ئەوە تا لێ خەڵکەڵێ دەغڵەکەم تەواو کۆتایی پێات بەسێ لێمە ئاو نێ بیخۆینەوە باشە ئەمە لایەقە بە کەسوکاری ئەنفاکراوان ئێوە یادکرد پەڕی زوڵمە ئەو پەڕی زوڵمە لێمانەکرێت ئەو پەڕی بەڕاستی ئێمە خۆمان گوازراوین بۆ عێراقا ینی گوازراوەکانی لە منتیقی خۆمانە بۆ عێراقا هەمووی زوڵمی لێکرێ غازە ئاوە جعدەیە کارەبایە گشتی سفرە بەڵێ ئەڕۆڵای سفرە هاچ کەسێکی شەڵێ وانێ بابێ بڵێ وانە باشە ئێوە یادکردنەوەتان لە گرنگیان بەڕاستی خزمەت کرد وڵای بەس خزمەت یادمان بۆ چی ئێمە خزمەتمانەیە کاکە ئێمە من خۆم دوو خاڵەمان فعلە کاکە بڕێ ئامۆزامان فعلە کاکەکیان ئێمە یادمان بۆ چیەوە خزمەتمان ئێوە خزمەتمان نەکەن ئێمە یادمان بۆ چییە لە چەمشەماڵە بڵێ خراپترین گەرەک لە ڕووی خزمەت گوزاریەوە لێ گەڕەکی کەسوکاری ئەنفالەکان بەڵێ قادێکمانگە لە هەموو شوێنێ خراپترە لە هەموو شوێنێ خراپ لە ڕووی ئاوە ئەم زستانە جاریەوە بچۆتە 16 ڕۆژ ئەبووایە قادرکەرم نمونە بووایە بەڵێ بۆیە نمونە بووایە ئەوە نمونە بووە لە هەرێمە بەس بەڕاستی سفرە هەوڵداوە لە قایم قامێت و وڵای من داوا لە قایم قامێتەکەم بە زووترین کات بێتە دەنگمانەوە بێت تاسەیەکمان بۆ بکات جارێ بەس پێش هەموو شتێ تاسەیەکمان بۆ بکات وازم لە قادرکردنەوە بەس و جادی باشەوەی هەمووی چاڵ ئەویژیم ساڵ کراوە پێش هەڵبژاردن کراوە بۆ پروپاگەندەی هەڵبژاردن کراوە بەڵێ ماڵی هەڵبژاردن خێرەشیە بێ باش بەڵێ ئاروەڵە ئەوەیە جادەکانی تریشە بێ پڕ بکرێتەوە نە چاڵسۆڵی وڵای بینیتانە خۆتان بگەڕێن ببینین خۆتان تەسویریگەیتەوە بەڵگەیە هەوڵتان داوە پێشتر کە حکومەت بێتە سەر ئاروەڵا هەزار جاوتراوە هەزار کەناڵ هاتووەتە عێراق و قسەمان بۆی کریس فادەی نەبووە نایەتە سەر خەت دەمیشەم قایم قامەت ئازاتوە هەبەس بابێ ببینین بۆ یانی شتێک ناکەن بۆ شارەیانی ئەوە پێڵگەی کۆرمەر و دانەخازە لای ئێوەیە کەچی خۆتان بێغاز وڵا بێغازین ئەوڵاو پەڕی بێغازین وڵا بە واستە من غازێکم پڕ کردووە بەواستە بەڵێ بەواستەش دەڕێ پێی خۆتان ئاساییەوە گیناژان بەواستە خەڵە خۆی تاعینەکەیستا بەواستە غازێ پڕ ئەوڵا بێ غازێک دابینکەی ئەوڵای چیەکەی کاکە ئەمە دەسڵات نییە و چیان لێکەکەیمانە کاکە زوڵمە ئەمە زوڵمە لێمانەکە تاو بەڕاستی قایم قامێ شارە بەرپرسە ئیسە بۆم غازە ئەو بەرپرسە بۆ نایە بتڵەکان لە ماڵەکان بەرێت و بێتەوە هەموو ماڵێ بتڵەکەی بداتێ ئێتەم فەوزایە دروست نابێ ئەو دوێنە و پێرس دەیان بتڵ غاز لە کۆرمۆرە دەرچوو بۆ غازەکەی کو بۆ کێ ڕۆشتووە جەنای قایم قام لەکوێیە یعنی یەک بتڵ کۆرمۆرە دەرناچێت ڕۆژانە دەیان بتڵ دەرەچێت لێەوە بەس بۆ کوێ چێت تجاریە خەڵگەوە تالەبان مەقام بتڵێ پڕکە بە 35,000 ئێستا هاوکارم دیبەنەکە بگوازێتەوە قوتابێکی زۆر لە تەنی ژەناب تا کۆبووەتەوە بەڵام قوتابخانەش ناوەکو پێویست نییە وەڵا قوتابخانەمانۆکو پێوەست نییە و لە خوارەوە سێ دەوامیتە ئەو مەکتەبەی خوارەوە ئەم مەکتەبەین هەشتاگاهین پێشەن فالە کراوە ئەگینا مەکتەبیتر نەکراوە لە سووری شۆڕشە دایکێکەی وت 20 دقە مناڵەکە و ماڵمان لە مەکتەبەکە و دوورە بەڵێ ڕاستە بڵێ چەندێ وایە بەڵێ ئێستا من 160 تەلەبەیتیایە مەکتەبە ئەوەی خوارە سێ دەوامیتیە نزگەی 1000 تەلەبەیتیایە یعنی بەیانان نازام حوتە ڕۆن بۆ دا ئەبە ڕۆن بۆ دوو ئەڕۆن بۆ 4.5 ئەمە حاڵی لە شۆڕش ئاوایە بە تایبەتی قارکێمێکان لە پۆلی چەنی من پۆلی نوم چەند کەس لە پۆلەکان نزیکەی 36 تەلەبە لە پۆلەکەی 36 تەلەبە جەنجاڵ نییە باڵا زۆر جەنجاڵیەکە جەنجاڵێکی زۆر ناو پۆلەکەمانایە جاوای لە مامۆساکەشمان تێ ناگەین ماڵتان چەندێ دوورە لە مەکتەبەکەەوە تقریبی 10 دقەیەک 10 دقە بە پێ هەموو ڕۆژێ بێ بە 10 دقە بڕێت و بە 10 دقە بیتەوە ئاراوەڵاوە ئەی تۆ لە پۆلی چەندی پۆلی پێنج چەند تەلەبە لە پۆلەکان 34 باشە قەرەباڵق نییە باڕۆڵە ئەی تۆ لە پۆلی چەندی پۆلی حەوتم لە پۆلی حەوتی چەند کەس لە پۆلەکان 36 تەلەبە 36 تەلەبە لە پۆلەکان بەڵێ باشە لە هیچ شتێکەن گوێتان لە هیچ مامۆستا بێ تەلەبەکانێکەنە دەمەقاڵی کەس ئاگەی لە کەس نابێت ئارە بەخۆ جارە مامۆساکان بۆی ناچاری تەلەباکەنە دەرەوە منێت شتانەیە باسی ئەنفالکایانیتانە ناڵە منجانمان نییە ئاراڵم ئەمە بۆ بەڕاستی بۆ وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردە لە گەڕێکی قادرکەرەمەکانم لە گەڕێکێک کە بە کەسوکاری ئەنفالکراوە ناسراوە بەڵام قوتابیەکانی هیچ جەرزومە نەجێکیانێ لەسەرەوەی کە باس لە مێژووی ئەنفال بکە و ئەنفالیان پێ بناسێنێ چەندێک لە مەکتەبەکە و دوورە ماڵتان وڵا دەوری 10 دقە چارێکی 10 دقە چارێکی ینی هەموو ڕۆژە بێت 10 دقە چارێکی بۆ 10 دقە چارێکی بیتەوە باڵە
قوتابیەکانی تیژر بە هەمان شێوە دوورە مەکتەبەکەیان؟ باڵێ تەلەبەمانتیە لە گۆشتخوتەوە دێ وێرە چەندێ دوورە؟ وەڵی دەور 20 دقه 20 دقه لە چ شوێنێکە؟ لای مزگەوت دۆشخوت زۆر دووری نێوە مزگەوتی کوێ؟ گۆشخوت زۆر دووری نێوەوە چەندێ دوورە لە لێرەوە؟ وەڵا 20 دقەیە ئارە وەڵا دەور 50 تەلەبە لەوێتێ 6 تەلەبە مەجالمان نییە. ئەی چەند کەس لە پۆلەکان؟ 40 تەلەبە 40 تەلەبە لە پۆلەکان؟ ئەی باشە هیچ لە یەکتی ئەگەن؟ ناوەڵا هەر تێ ناگەین لە دەرزەکان. لە پۆلی چەنی؟ نۆ ویزاریشتان هەیە؟ بەڵێ 40 تەلەبە لە پۆلێکا بێ جای لە هیچ شتێ ئەگەن؟ ناوەڵا هیچ تێ ناکەن. جەناب تا چەند کەس و کارت هەیە کار فارکراو بێت؟ وەڵام من سەرەتا بە خێراتنتانەکەم خێربێن سەر چاو دیارە ئێمە گوندەکەمان قەدەرن ڕەنگە بڵێم ئێوە وا قسمت بووە هاتنە لای من بەڕێستان دیەکە ئێمە ڕەنگە لە ناوچەکەی خۆمان تەقیبەن تا نزیک 98 ئەنفالمانی بە حکومە من دایک و باوکم لە هەردوو بڵێن بنەماڵەی دیەکەیە لە هەردووکی هەیمانە چی لە خێڵی باوکم چی لە خێڵی دایک. سبحان الله خۆی گەورەی ئینشاءالله هەموویانی بەشیر قبول کردبێ. ماوەستا خۆتان تا چەند بەرکەوتی ئەو شاڵایی بەناو ئەنفالە بوون لەوەی کە چوبن و ئەلحەمدولیلا دواتر ڕزگاتان بوو بێ؟ وەڵی من بە نسبەتی خۆمەوە چونکە لە کەرکووک ژیاوم خێزانمەوە باوکی ئەنفالە خۆی بە هەمان شێوە سجن بووە لە دبز ئەنفال بوو. چۆن باسی ئەو ڕووداوە ئەکات؟ وەڵاتر خۆ معانات ڕەنگە بەواقع نەیبینی لەگەڵ قسەیە جیاواز بێ بەڵام ئەوەی کە منەزانم تا ئێستش کاریگەری نەفسی هەر ماوە لە سەریان بە تایبەتی خێزانی خۆم چونکە باوکی لە گۆڕبە کۆمەڵەکانە هەر لە خاڵ هەر لە پور هەر لە ئامۆزا هەمووی ئەمانە تا ئێستا ئێمە لە گۆڕبە کۆمەڵەکانە و ناتونەتەوە. مامۆسان نەبوو خزمەتێکی باشتری کە سوکاری قوربانیانی ئەنفال بکرێ لەوەی کە دەبینی ڕێگاوبانتان وەکو پێویست نیە گەڕی قادەکەرم ئاوتان وەکو پێویست نییە زانان ئاو دەکڕن داناغاز لە نزیک خۆتانە کەچی خاستان نییە قوتابخانە پۆل هەیە 40 قوتابی تایە باخچەکەتان وەکو پێویست نییە کە باخەکەتان نە کورسی هەیە نە ڕۆشنکەرەوەی هەیە لەولاوە گەنجەکان هەریەن بۆ لامۆڵە بە قوربانێکە بڵێ تاتانیشان نییە یاریگایان نییە ئەم هەموو بێخزمەت گوزاریە بۆ. وەڵی خۆ گومانی تیانە یعنی قەنەعەتمە لە هەر وڵاتێتر ئەم هەموو خەڵکە کە بوونە سوتەمەنی ئەم شۆڕش و حکوومەتێک کە ئێستا هەیمانە ئەبوایە زۆر ژیانی خۆشتر بواە بەڵام ئەمەش جێگای پرسیار و علاماتی ئیستیفهامە لەسەر دەسەڵات کە بۆ تا ئێستا وەکو پێویست ئاوری نەداوەتەوە وەکو تۆوتت من خۆم چەند ساڵێک کە سەرۆکی لیژنەی دایکان و باوکانم لە دووسێ قوتابخانە معاناتی قوتابیەکان دایک و باوکی قوتابیەکان زۆر ئەزانم و زۆر بەڕاستی قەرەباڵغی لەسەر پۆلەکان هەیە و ئیشتوانم قادرکەریمەکان یەکێکە لەو شوێنانەی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە قوتابخانی بۆ نەکراوە. 4 قوتابخانە کۆنەکەی سەردەمی ڕژێمە یەک دوو جا هەوڵمان داوە کە بۆمان بکرێ بەڵام بەداخەوە خەڵک ئەیگوازێتەوە شوێنەکەی بن خەڵکی دەسەڵاتدار ئێستا حالیان لەوەیان کە قوتابخانەیەکی بۆ بکرێت لەلایانی خێرخوازەوە کە یعنی ئەمە جێگای پرسیارە بۆ حکوومەت وەکو بەڕێزت وتت ئێمە ئەوە داناغاز زۆر شوێن بەڵام بەداخەوە زۆر جار قسە ئەکەین بەڵام وەک پێویست ئاور نادرێتەوە و ئێستەیش ئەبینی ئاو یعنی لەم زستانەیە تۆ جاروا هەیە بە دەڕۆژ 15 ڕۆژاری ئاوماندە ینی کە سوکاری ئەنفایلی لێیە ئەوەیە واقعەکە بەڕاستی. کۆتایی بەرنامەکەمان لە یەکێک لە باخە گشتیەکانی گەڕەکی قادرکەرەمیەکان بە کۆتایی دێنین کە لەم باخەدا نە گڵۆپ و ڕۆشنایی هەیە نە کورسی دانیشتن هەیە هەر لەسەر داوە ئەوە تاڵر حوزەکەشی زۆر پیسەوەکو پێویست نییە ئەمە هاتنەم لەسەر ئەوە بوو کە خواستی قوتابیان بوو کە ئێمە ئەم دیمەنە بگوازینەوە بیخێنە سەر ئەو کێشانی دیکە کە لەم گەڕەکە و لە چەمچەماڵ باس کرا ئەوان دەڵێن نەک گرفتی ئاو نەگرفتی کەمی قوتابخانە نەگرفتی ڕێگاوبان بەڵکو گرفتی پارکیشمانەیە و پارکەکەمان وەکو پێویست نییە ئەوە گرفتی ماتۆڕیشان باس کرد تا بەرنامە بە یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەستپێرم کەس سپاردەزایان ناکات.